سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی دووشەممە سەرەتا سەردێڕەی چەند هەواڵ. بەیانیەی چالەکانی مافی ژن لە کوردستان بۆ پشتیوانی لە ئاهو دەریایی، ڕێزگرتن لە یادی نەسرین قادری لە مەریوان، سەپاندنی سزای زیندان بەسەر سێ هاوڵاتی خەڵکی شاری شنۆ، درێژکردنەوەی ماوەی بەندکرانی فەردین شێخۆلئیسلامی لە گرتووخانەی شاری سنا، گواستنەوەی ئاکام ئەمینی و میلاد ناسری بۆ زیندانی بۆکان، ناڕوونی شارەنووسی حسێن ڕەشیدی و مریەم ڕەشیدی لە گرتووخانەی سڵاتی شاری ماکۆ، ناڕەزایەتی کرێکارانی شاغڵ لە بەشی ئەبنیەی فەنی ڕێگەی یاسنی ئێران، لە سێدارەدانی 5 بەندکراو لە چەند زیندانی ئێران، کاردانەوەکان بەرامبەر بە ڕەفاندنی ئاهو دەریایی لە زانکۆی ئازادی تاران، و گیانە دەستانی 50 منداڵ لە بردومانەکانی دوو ڕۆژی ڕابردوو لە غەزە. درێژە هەواڵەکان. بەیانیەی شالەکانی مافی ژن لە کوردستان بۆ پشتیوانی لە ئاهو دەریایی. ڕۆژی دووشەممە 13 خەزەڵوەر کۆمەڵێک لە چالەکانی مافی ژن لە کوردستان لە بەیاننامەیەکدا خوازیاری ئازادی بێشەرت و مەرجی ئاهو دەریایی خوێندکاری دەست بەسەرکراوی زانکۆی ئازادی تاران بوون. چالەکانی مافی ژن لە کوردستان ئیدعاکانی ڕەژیم بۆ سەرپۆشدانیان بەسەر سەرکوت ئازار و وەزعەتی ئاهو دەریایی بە توندی شەرمەزار دەکەن و دەڵێن ئاهو نە نەخۆشی دەرونی هەیە و نە کێشەی کۆمەڵایەتی. ئەوەی وا کێشەی دەرون هەیە بەرپرسانی کۆماری ئیسلامی. چالەکانی مافی ژن ڕەفاندنی ئەو خوێندکارە بە توندی شەرمەزار دەکەن و خوازیاری کارزانەوەی توندی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بوون. لەو بەیاننامەدا هاتووە داوا لە هەموو خوێندکارانی سەراسەری وڵات چالاکانی ژن، چالاکانی کرێکاری، مەدەنی و معەلیمان دەکەین بۆ پشتیوانی لە ئاهو دەریایی کۆبوونەوەی ناڕزایەتی بەڕێوە ببەن. ئەبێ جیهان ببینێت کە ژنانی ئێرانی لە چ بارودۆخێکدا ژیان بەسەرەبەن. خەباتی ژنانی ئێران و بەرخودانیان لە بەرامبەر هەڵاواردن، جیاوازی ڕەگەزی و دژایەتی کۆماری ئیسلامی لەگەڵ ژنە. ڕێزگرتن لە یادی نەسرین قادری لە شاری مەریوان. ڕۆژی یەکشەممە 13 خەزەڵوەر بنەماڵەی نەمر نەسرین قادری لەسەر مەزاری ئەو گیانبەخت کردووە کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانی گرت. نەسرین قادری لە ڕەوتی ناڕزایەتیەکانی شۆڕشی ژینا لە شاری تاران لەلایەن سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی بە زەربەی باتۆم کوژرا. ڕۆژی ڕابردوو هاوکات لەگەڵ دووهەمین ساڕۆژی گیانبەختکردنی نەسرین بنەماڵی ئەو هەمیشە زیندووە هاوڕێ لەگەڵ کۆمەڵێک لە ئازادی خوازانی مەریوان لەسەر گڵکۆی کۆبوونەوە و بەدانانی تاجی گوڵی سوور لەسەر مەزاری پەیمانیان لەگەڵ ئاواتەکانی نوێ کردەوە. سەپاندنی سزای زیندان بەسەر سێ هاوڵاتی خەڵکی شنۆ. دیاکۆ عەزیزی، لوقمان زەنگی و سیامەن زەنگی سێ هاوڵاتی خەڵکی شاری شنۆ لەلایەن لە قیسە دوویەکی دادگای چاوانەکانی ئەو شارە هەر یەکە و سزای 16 مانگ زیندانیان بەسەردا سەپێنرا. بەپێ راپۆرتی کۆڵبەر نیوز، دیاکۆ عەزیزی خەڵکی گوندی باب خالەداوە، لوقمان زەنگی و سیامەن زەنگی خەڵکی گوندی کانی سوورەکی سەر بە شاری شنۆ لەلایەن لە قیسە دوویەکی دادگای چاوانەکانی ئەم شارە بە سەرۆکایەتی قازی ئەنساری بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حەزبە نەیارەکانی ڕژیم هەر یەکە و سزای 16 مانگ زیندانیان بەسەردا سەپێنراوە. درێژکردنەوەی ماوەی بەندکرانی فەردین شێخۆلئیسلامی لە گرتووخانەی شاری سنا. بەپێ راپۆرتەکان ماوەی بەندکرانی فەردین شێخۆلئیسلامی چالاکی مەدەنی خەڵکی شاری سنا بۆ ماوەی 1 مانگی تر درێژکراوەتەوە. فەردین شێخۆلئیسلامی ناسراو باکۆ لە ڕەوتی ناڕزایەتیەکانی شۆڕشی ژینا یارمەتی بریندارانیەدا. ڕۆژی 11 ڕەزبەری 1403 ئەو چالاکە مەدەنیە لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر و وێڕای پشکنینی ماڵەکەی دەستیان بەسەر کەلوپە لە شەخسیەکانی داگرت. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ بنەماڵەی فەردین وەسیقەیان بۆ داناوە
بەڵام ئیدارەی ئیتلاعات لەگەڵ ئازادی کاتی ئەو شارۆمەندە دژایەتی ئەکات. گواستنەوەی ئاکام ئەمینی و میلاد ناسری بۆ زیندانی شاری بۆکان. میلاد ناسری و ئاکام ئەمینی دوو دەستبەسەرکراوی خەڵکی شاری بۆکان پاش تەوابوونی قۆناغی لێپرسینەوە لە گرچوخانەی سڵاتی ئەو شارە بۆ زیندانی بۆکان ڕاگوێزراون. ئاکام ئەمینی لە ڕێکەوتی 3 خەزەڵوەری 1403 و میلاد ناسری ڕۆژی 2 خەزەڵوەر پاش بانکران بۆ ئیدارەی ئیتلاعات دەست بەسەر کرابوون. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لەسەر هۆکاری دەست بەسەرکران و ئەو تۆمەتانەی خراونەتە پاڵ دۆسیەکانیان بڵاو نەکراوەتەوە. ناڕوونی شارەنووسی حسێن ڕەشیدی و مریەم ڕەشیدی لە گرتوخانەی ئیتلاعاتی ماکۆ. ڕۆژی دووشەممە 30 ڕەزبەری ئەم ساڵ حسێن ڕەشیدی تەمەن 6 ساڵ و کچەکەی بە ناوی مریەم ڕەشیدی تەمەن 30 ساڵ خەڵکی گوندی گاموسی سەر بە شاری ماکۆ لەلایەن سڵاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەر و چارەنووسیان بە ناڕوونی ماوەتەوە. بە پێ زانیاریەکان حسێن و مریەم ڕەشیدی بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حزبە نێرەکانی ڕژیم دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراون. لە ڕۆژانی ڕابردوودا بنەماڵەی ئەو هاوڵاتیە چەند جار سەرزانی ناوەندە ئەمنیەتی و قەزایەکانی شاری ماکۆیان کردووە، بەڵام هیچ وەڵامێکیان لەسەر چارەنووسیان دەست نەکەوتووە. ناڕزایەتی کرێکارانی شاغەڵ لە بەشی ئەبنیەی فەنی ڕێگەی یاسنی ئێران. ڕۆژی یەکشەممە 13 خەزەڵوەر کرێکارانی شاغەڵ لە بەشی ئەبنیەی فەنی ڕێگەی یاسنی ئێران لە ئاسکەمی هەغدەست ناڕزایەتیان دەربڕی. کرێکارانی ناڕازی دەڵێن 24 سەعاتە شیفتی کاریان هەیە و مانگانە تەنیا 13 ملیۆن تمەن وەردەگرن. لە حاڵێکدا نرخی سەپەتی معیشەتی بنەماڵێکی کرێکاری زیاتر لە 30 ملیۆن تمەنە. کرێکارانی ناڕازی خوازیاری زیادکردنی هەغدەست، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و کەمکردنەوەی ساعاتی کار بوون. دەست بەسەرکردنی دوو شارۆمەندی بەلوچ لە شاری تەفتان. ڕۆژی هەینی 11 خەزەڵوەر دوو شارۆمەندی بەلوچ بە توندوتیژەوە لەلایەن هێزەمنیەکانەوە لە شاری تەفتان دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزران. بە پێ راپۆرتی حاڵڤەش دوو شارۆمەندی بەلوچ بەناوەکانی حەمید شاهوزەهی تەمەن 20 ساڵ و ڕەشید شاهوزەهی تەمەن 19 ساڵ خەڵکی ناوچەی گەوهەرکێوی سەر بە شارستانی تەفتان لەلایەن هێزەمنیەکانی کۆماری ئیسلامیەوە با توندوتیژی دەست بەسەر کراون. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لەسەر هۆکاری ڕفاندنی ئەو دوو گەنجە بەلوچە لەبەردەستان نییە. لە سێدارەجانی 5 بەندکراو لە چەند زیندانی ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا حکمی عەزامی 5 بەندکراو لە زیندانەکانی قۆم، ئەهواز، عێراق و تەورێز بە تۆمەتی کوشتنی بە ئەنقاز جێبەجێکرا. بە پێ راپۆرتەکان دوو بەندکراو بەناوەکانی عەلی مستەفەوی و حسێن عەلی مەلەکی لە زیندانی ناوەندی قۆم، غۆڵام عەلی شاکریان لە زیندانی سپیداری ئەهواز، هەشکان عەسکەری لە زیندانی عێراق و ئەبوولفەزل شەهبازی لە زیندانی تەورێز بە تۆمەتی کوشتنی بە ئەنقاز لە سێدارە دراون. کاردانەوەکان بەرامبەر بە ڕفاندنی ئاهوو دەریایی لە زانکۆی ئازادی تاران. هەڵسوکۆتی وەحشیانەی هێزەکانی حراسەتی زانکۆی ئازادی تاران و هێزەمنیەکان لە کاتی ڕفاندنی ئاهوو دەریایی و گواستنەوەی بۆ نەخۆشخانەی دەرونی شەپۆلێک لە کاردانەوەی توندی لە نێوخۆ و جەرەوەی وڵات بە دوای خۆی داهێنا و راپۆرتێری نەتەوە یەکگرتووەکان مای ساتۆ خوازیاری ئازادی بێشەرت و مەرجی بوو. بە دوای ڕفاندنی ئاهوو دەریایی گەوهەرعشقی دایکی نەمر سەتار بەهەشتی، کەچایەون ڕیاحی یەکسەری سینەما، مێهدی ڕاحی گۆرانی بێژ، دەیان پارێزەری سەربەخۆی دادگۆستەری، نوێنەرانی پەرلەمان لە ئەڵمان و فەڕەنسا، دکتۆر حەسەن باقرینیا مامۆستای لەسەر کاردەرکراوی زانکۆی مەشهەد و نەرگەز مەحەممەدی براوەی خەڵاتی یاشتی نۆبێل لە چەند پەیامی جیاجیادا وی ڕایدانەکردنی سەرکوتی ژنان لەلایەن کۆماری ئیسلامی، خوازیاری ئازادی ئاهوو، کۆچایی هێنان بە سەرکوتی ژنان لە
ئێران بوون. کوژرانی دوو ژن لەلایەن هاوژینەکانیانەوە لە بەندەر عەباس و مەراغا. لە ڕۆژانی ڕابردوودا دوو ژن لە شارەکانی بەندەر عەباس و مەراغا لەلایەن هاوژینەکانیانەوە بە بیانووی کێشەی خێزانی کوژراون. بەپێ راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران لە 6 مانگی دەستپێکی ساڵی 1402دا بەلانی کەم 52 ژن لە شارە جیاجیەکانی ئێران لەلایەن بنەماڵەکانیانەوە کوژراون و زۆرترین ئامار لە تاران تۆمار کراوە. لە ڕۆژانی ڕابردوو دوو ژنی دیکە لە شارەکانی مەراغە و بەندەر عەباس لەلایەن هاوژینەکانیانەوە بە چەک و چەقۆ کوژراون و تاوانباران پاش دەست بەسەرکران هۆکاری ئەو جنایەتانەیان کێشەی خێزانی ڕاگەیاندووە. بەرزبوونەوەی نرخی دۆلار بۆ سەروی 7,000 تمان لە ئێران. ڕۆژی یەکشەممە 13 خەزەڵوەری 1403 ماڵپەڕەکانی زانیاری زێڕ و ئاڵوگۆڕی دراوی بیانی بڵاویان کردەوەکە لە مامەڵەکانی سەر لە بەیانی بازاڕی ئازادی تاران نرخی دۆلاری ئەمریکا 7,000 تمەنی تێپەڕاندووە. بەرزبوونەوەی نرخی دۆلار لە کاتێکدایەکە 2 هەفتە لەمەوبەر نرخی هەر دۆلارێکی ئەمریکی 64,000 تمەن بوو، هەر یۆرۆ بە نرخی زیاتر لە 76,000 تمەن و پۆندی بەریتانیا 90,200 تمەن مامەڵەیان پێوەکراوە. بە پێم راپۆرتە پرسە ناوچەیەکان بە تایبەت نیگەرانیەکان سەبارەت بە وەڵامدانەوەی کۆماری ئیسلامی با هێرشەکەی ئەم دوای ئیسرائیل بووەتە هۆی بەرزبوونەوەی نرخی زێڕ و دراو. دووە هەواڵ گیانەدەستانی 50 منداڵ لە بورزمانەکانی دوو ڕۆژی ڕابردوو لە غەزە. بەرپرسانی بەهداشتی غەزە ڕۆژی یەکشەممە 13 خەزەڵوەر ڕایانگەیاند بەهۆی بورزمانەکانی ئیسرائیل لە 48 کاتژمێری ڕابردوو بەلانی کەم 50 منداڵ گیانیان لەدەستاوە. شەوی ڕابردوو لە هێرشی فڕۆکەکانی ئیسرائیل بۆ سەر باکووری غەزە 23 کەس کوژراون و بەدەیان کەسی دیکە کە زۆربەیان ژن و منداڵ بوون بریندار و ڕەوانەیە نەخۆشخانەکران. چڕچڕبوونەوەی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە لە کاتێکدایەکە ئەرتەشی ئیسرائیل پەیوەندی نێوان باکوور و باشووری ئەو باریکەی بڕیوە و سندوقی منداڵانی نەتەوەی گرتووەکانی یونیسف سەبارەت بە ڕووزانی خێرانی مرۆیی لە ناوچە گەماڕۆدراوەکانی باکووری غەزە هۆشداری بە بەرپرسانی دەوڵەتی ئیسرائیلدا و ڕایگەیاندووەکە ئەنجامە نێو ڕێکخراوەیە سەرقاڵی کوتانی واکسەنی فەلەجی منداڵان و نابێت بکرێنە ئامانج. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکەم هەر شاد و ئاسوودە بن.